ئێمە خاوەن مێژوویەکین پڕ لە خەونی ئینسانیە دۆستی مرۆڤایەتی و شوناسمان کوردستانیە ئێمە خاوەن مێژوویەکین پڕ لە خەونی ئینسانیە دۆستی مرۆڤایەتی و شوناسمان کوردستانیە وەک عەشقی پێشمەرگە بۆ تۆ وەک عەشقی تۆ بۆ شەیدان تەماوین هەر عەشقی تۆین خۆشمانەوێت ئەی کوردستان وەک عەشقی پێشمەرگە بۆ تۆ وەک عەشقی تۆ بۆ شەیدان تەماوین هەر عەشقی تۆین خۆشمانەوێت ئەی کوردستان قوربان لە مەهابە خەڵبێ لە قامی شۆوانە و سەرا گلێ نەمان دیارباکرە و دڵمان لە کەرکووک لێ ئەدا نووری و زەزاکی و هەورامی گێڕانج بەغیری و سۆرانی خاکی گەوهەر ئاوی کەوسەر فردۆسێکە نیشتیمانمان مێرگەکانی فەرشی ڕوح و چیاکانیش تاجی سەرمان خاکی گەوهەر ئاوی کەوسەر فردۆسێکە نیشتیمانمان مێرگەکانی فەرشی ڕوح و چیاکانیش تاجی سەرمان کولتورێک بۆ ژیان دۆستیم بۆ لێبوردەی چێەکەین چێرای بیر و شەو نۆتە بۆ ئایندەمان پێەکەین کولتورێک بۆ ژیان دۆستیم بۆ لێبوردەی چێەکەین چێرای بیر و شەو نۆتە بۆ ئایندەمان پێەکەین قوربان لە مەهابە خەڵبێ لە قامی شۆوانە و سەرا گلێ نەمان دیارباکرە و دڵمان لە کەرکووک لێ ئەدا نووری و زەزاکی و هەورامی گێڕانج بەغیری و سۆرانی هەڵگیری هەر بەچراوە بەرەو زەوبەی بەرەوە سووی ئاوەدانی لە حەمرینی چاومانەوە تەنک و ئەلف و بێخانی بەچراوە بەرەو سووبەی بەرەوە سووی ئاوەدانی لە حەمرینی چاومانەوە تەنک و ئەلف و
دەکەین بۆ یەکسانی بۆ بەهای ژیان و جوانی بۆ دنیای خۆش گوزەرانی